پرۆگرامی خۆم و خۆت بە سپۆنسەری BGT، داما، هۆتێل ڤان ڕۆیاڵ پێشکەش دەکرێت. سڵاوتان لەبێ خۆشەویستان، بە هیوام زۆر باش بن. پرۆگرامی خۆم و خۆت دەست پێ دەکات لەگەڵ دوو میوانی زۆر خۆشەویست. ئەم جارە دەڕۆین بۆ بادینان لەگەڵ دوو کەسی زۆر خۆشەویست، زۆر عەزیز و لە هەمان کاتدا ماشەڵڵا ئەکتیف و لەوەتەی دەرکەوتونە، زۆر بە جوانی ڕێگاکەیان بڕیوە و لە ئێستاە ماشەڵڵا ناوبانگێکی زۆر باشیانێ هەرێکە و لە بواری خۆی. بسمامی عزیز تو بخێراتی. زۆر سپاس بسمام، کەیف خۆش بووم ئەبروکە زۆر سپاس دیوانەدا ئامادە بووین و پرۆگرامێدا. زۆر سپاس. نەوین تۆش بخێر بێ. گەڵای سپاس، هەرساو. ممنون، زۆر سپاس. پێشەوەی بێنە پرۆگرام بە من تاوت ئەم جارە چ فتنەیەک دەکەین. شولێتەوە وڵات چ بکە من زارۆکەیە. باشە. ئەوە بۆ چەند ساڵ دەبێت زەواجتان کردو؟ ینی 2 ساڵیان؟ 3 یعنی وەکی منە 3 ساڵ. باشە. پێشتیش پرسیارم لێ کردن زوو شەڕ دەکەن؟ هەر هیچ شەڕینگۆ لەسەر چێ مەسەڵەن؟ زۆرترین مناقەشەتان لەسەر چیە؟ خوارن. بۆچی خوارن؟ ینی دروست ناکات؟ نازانم. نەشەندێت هەندی تاخیر چا دەکات؟ نه هەندێک جۆرە مەسەلەن درەنگی شەوە ساعات چەند مەسەڵەن؟ مەسەلەن ئەیکە ئەوسا دلێمە دیشتە خۆرنی ئەو دەبیشتن درەنگە ینی نەخۆبن و هەندێک جۆرە بەلاگەس ئەوژی دەبیشت مەسەلەن درەنگی شەوە دەبیشتن ڕۆخسی هیلۆ بچین خۆناگە بوونن درەنگە ئەمەدا بنبین ئەمەش مازنترین مناقشەماوە. باشە کە دەڵێ مەسەلەن درەنگە تۆ خۆت تەمبەڵی یان خەمیویتە؟ ینی یعنی کو از خەمایی دەمانەست یا بەخیرەتم؟ بالضبط. يشتبه دبو محاضر يا دليفري يا دي طلب كان بس مش تمام ناخد شيء ترى باشا انا استحاضر لكم باشا باليرا من فطنيك دروس كم خواردني نفي خوش يعني دايكاتا هم بلا بيشت اكيد يتخاسيوم يعني او جواب دادتو ام اتفاق فول اتفاق چونكي از بو سكت گلک جاره افنامه بومته نیوین ما تو چخار ناچینا که تو 24 ساعت المالا دیکا خول مالا خسیا خو رازدك استاده میزو پرسیاره لیبکن اجا صحکه یان رستوران یان دایکاتا یان مالا خسیاتا نه رستوران تا ام زیب زینا چین ایلا بچین جهه که منگرتی که ام گلک حجب که این اوش زبای جاره که یان دوز با جاره که بس دیکا من ایک و خسیا من دو نه هیلا نسخار نچگم یعنی دش خورابم آن دیکامون یاکری دیکامون روزانت کرد و خسیامش یعنی هکر روزایی که نکرد روزا پاشتر دهر هکر لویر نبی دبیجیتن چفراوینا چه نکن ورنا مالامه استخوارنی دیگه خوش یعنی خسوت خودت هر دوکا ها هر دوکا لایمون باز یک دانه نو که خارنت خسیامل دفمه گله خوشه چی که دیو دلم خارنه چه خوارنی خسوش لی رامان خوش و یه دیکامن با اسیاد گل مازم بود یعنی طعمکا اکید یا فرقه های از گلک 8 که دیکا خود کم تو که زواجت کرد نبی خان یعنی فیر خواردن درست کردن بودن بری زواجش دزانی خواردن نه من بری زواج تش تکنت زانش خارنه یعنی خیلی رامان موسه من بجمع دیکام چرا انگینات هلا از نزدیک طباخ بم چجورا یعنی چند من دالون مالی خودتانیو امسه خوشکو براینه یعنی خوشکی تریشته خوشکی کام مازن منیا هایش ممستره اوکی و برامجش ممستره یعنی از بیچی کاماله بوی خوش بخیش والله ای نورماله باسی عمری تبکین چند سالی از 23 از مال 2001 والله یعنی چند تا فرقه تقریبا 2 سال 2 سال 3 سال مالی چندی تو از نوتو نه والله چند دیارتی اما ها از چند دیارتی والله مزای نواتی اوه ده چلی کرد است میگیرم تی باش با منی خم نبیجم باش شوک نبن از 2005 بله بله اوکی باشه نبی خان مثلا لمستقبل حسكي مثلا چند من دالتان هبه فچا او ده زام دستی خوده بس مثلا دکشته خیاله يعني خونه من كهزر تذاكري دودانه كتش كو كورك بجا چا بيت حسكي كم من دال كتش بيان كوربه كتش كتش توش ماشي كتش باش
هیچ ناوێکتان داناوە بۆ نمونە مەسەڵ بڵێ منداڵمان بێ و ناویدان من ناوێت نۆڤی کەشفکەم ڕۆمانیە دانای بەس ئەسنا وەڵڵا لە ئێستاوە هیچ پلان نییە بەڵام ناوتان دانا تۆ حەفازەشیان کرێەوە بە چیز نییە. باشە من دوو ڕۆژ دەبێت زۆر سێرژ لەسەر ئێوە دەکەم و هەندێک تەلەفۆنشتمان کردو 10,000 مەحدە سەرف کردو و پشتی پرۆگرام 5,500 وەڵڵا باشە دەڵێن نڤین زۆر دڵپیسی لە ڕامان دەکات ینی زیاد لە حەد نه دڵپیسیە خیرە چییە ینی دڵپیسی فەرقە و غیرە فەرقە ئۆکێ لای تۆ کامەیە بە منیان گوت دڵپیسی ئەو دوژمنانە چییە؟ غیرە بەس نەل هەمی وەختە هەندێک وەختت لە چ وەختێک تۆ دڵپیسی لە ڕامان و دڵپیسیە من ینی ئەفۆ نەدڵپیسی غیرە لە خۆشەویستیە گەلێک جۆرە ینی ئەس بتوانە بە صحبەتات گەل بکەم ینی چ جۆرە من مەجددی غیرە یان دڵپیسی ژێنە ڕۆگریە ینی ئەوە ئەم بەحەزێتکەین غیرەیە بەس گەلێک جۆرە تا هەندی بوو نمونە سەد کەتە درۆمایە کە تپیژیت کچکە هەگەلێکە جۆرە از راسا شو درام ويد شو درام ساكي باش بس صعوبتيان بجدي لا بس حبات تو ديك جيني وتس صعوبات داف مبخوجك تشتكي قالك طبيعي يعني اظن حاجه كبنا اوكي دلن نفين نال الرامان لقل برادر شي بچته دروا يعني دل بيسي دكات افوانينا اي من نبين تا لقل دو برادر بس هم روج لقل نفين نه افوانينا بلا رامان بجيتم روجانا رامان درد كبد قلبه يعني بس من جاركه دو جاره اف مناقشه ماكري قال عائله كو از خو يعني هندك جارات بجم مروف بچك وقت خوب دتا مالجي ما نوصى يعني رومان ظنيت مالجي لا 24 ساعات 23 ساعات دفتر نه وصلنينا مونتول مالني تنابيني نا من دوي دبينم زور دردلكين كديت مال تليفون بمن دكان تليفون داوي باش اگه برادرکی کچی هبه تو مشکلته ها نه علی باشه قال يكودو بشنا مالك فانسكي كچك بلد من 80 كم تو چ بيجي فانس بتشتكي قالك طبيعيه اللي تجواد بيجي لا بله ما كفانس بيت عاديه تشكي روجانا نما براماني تهن باش كيتشن افرتن كورن يعني وقت بجن تيك هلا قالك جرو نما بوتهن رومان يعني ريبليت كاتن بجنام حشتات كان رومان بشت اجي قالك يعني شيء طبيعي ما جوله كده يعني اي بشتينجه لا لا بشتينجه مثلا نفين تشد ها لا مش تشتي بو فانسا وفوتشتار نا بس ما جوله كده يعني شو لما او ما دفيتو ما نفيت خالكك حشمت كات بيت امجي ريزي باشا حظك نفين خان يعني هواداري پیاوی زیاتر افراطی زیاتر به یان پیاو خودی لف من کیشک بیت فرق نه چکو ازانم کاو چمالا جوانم کیشک بیتم لف ما احتیاطی دست خوش بیمنه باش نوین بو اند دل ناسکه بختی خودی که خوبه چویم ها اسیاب دیگه خوبه چویم مشکلی تو مشکلی خزوره تا گفتم مشکلت تانه بکیت چوی بدایکت یعنی هم خوشککان دوان یان بس توی مالا همین عادل نازکه بعیله بس دیگه من حدی درکت یا بجا اجی گلک باش يعني تو لديك شد الناس كتري باش صلاب دايكاتا باش زيات لديك نزيكتيان لا بابت افبتيرا گلک انا خوش سوران بو و تو شروات بيجي بو بخو از یا نزیکی ها انیا گس روزه که دیگه خوام با بخونه بینم یعنی نزا یاشون با فرو روزه هرو یعنی ابد از بجم دهی بو ام هاتینه هولره من با بخونه دیتی ابد است نوکه پشت پروگرامی بزفر مدهو که شبر با بخو و دیگه یاد گل من هاتی هولره او چنه یعنی بهتر گلم بید بس با بخو و من روزه که ندیتیش دل به نام آیاتی وره به دست شما با شما دا با بخو والله تو يعني زيال لحد الناسكي يعني باشا دايكو باوكي تو لكردستان قال دروا باتش دك اه والله ده مشكله وديو افلاسي دك تكتي تاره باشا اگر تو استا پێناسەیەکی خۆشەویستی خۆت بۆ نێڤیمکەی مەسەن چت بێژیوی ئەگە بە گۆرانێک مەسەنە جواب دەوە گۆرانیەکە ئەو باشترە
لەبەرەوەی مێهنەی خۆتە. تا بەرێمە داوینێ خوشی نابوژینێ نەشمیدی تەپێلم تو یاد ژیل نافخینێ تو یاد ژیل نافخینێ ئەبە هەمی شتە دەست خۆش. و ئەڤەژی سترۆن طبعا نوێن لەناو خوێنی تۆدا. بالضبط. از بيجم يعني بينوسينا بنفيسينك وخلق مثلا ببينيتن كوم قلت از حشتت كاميون فلان تشنا يعني برسالي من جوامو قلتم بقول قالك جامبو دەست خۆش 50,000 قالش باش ئەگەر تۆ پێناسی خۆشەویستی خۆت بۆ مەسەن بۆ ڕامایم بکەیت چت بێژی یعنی وەکو میدیاکارێک هەواڵ نەخوێنی و هەواڵ شت رامان جدل يعني اتشم بيجم تمام كاره نيفينه و جان ترين دياريا خوده کو پیشکشی من کردید وی گردونی همیه دا مسرحيه مثلا چیە جوانترین کەسی گردوونە یەکەم کەس کێیە دوای پشتی مەسەنە ڕامانە دایکا منه دایکاتە ئەی پشتی دایکاتە ڕامانە باش سڵاو بۆ کاک حەسەن بابا من او تشتهي قالك فرقش بهمي باش صعبت دەکەم ئۆکەی ئەس حەسکەم نوکە تەلەفۆن بۆ بابی خۆت بکەی نۆرماڵە ئۆکی تەلەفۆن لای تۆ هەیە لێ تەلەفۆنێکی بۆ بکە چ بەش من هەتا ئێستا چ شتێک هەیە کە بە بابی خۆت ینی نەگۆتیە حەسکەش ینی لە دڵەوە پێی بڵێ من همي تشتي تقولي نا بابا مثلا شرمت كردية لا از بابا من چجارا حتی في لحظه يعني انه كدايك قالك يا يعني شو بشم اموايكي ايه حوالا ينازو ديكا خو نمنوي چجارا تشاركرينا بس يعني زور مشكله هندك اخفتنت هاي من قرتي انه كي قالك جارا دبجم ماما بچينا فلان اردي دبجي نه بلا بصباي دبجم نه دبج انه كبابا من افتشتانينا يعني يكسر بالله جدل يعني از قالك حاجتك باش اوكي تليفوني بو مامي ممكن كاك حسن بيجا يعني تول من رازي شرم كم فتشتابش بو شرم ناري من يعني هم مشتكم قوتي لقل بابي خو نه يعني تصوني اوكي نونكا او برجي بروجرام تو تليفون بانالم بو خاصيا خوبك بو بابي خوبك ساكي بالكي جواب نداد لا انا دبي جواب داد مستحيل جواب نداد مشكله بابا من يديري بشكل تلفن زیبزیب کار ناینید یعنی برای بتر خواندن و مجیله آنجی تلفزیونه بچه از محاوله کم اگر تو جاره که منو بابا من حساب ببینی دی بیجه بابا من و تو چه تحمل آورد که یعنی بابا من خیش کامن تو بتر حش والله نارا کتن از دوباره بکم اول حسيت از حس کم او کست از حاجت کم بنمونه دیکا منه بابا منه رامانه از غیره اشبان هر سه مروفا گلک راد کم و اگر من حوالک جه بیت یا نیزیک بیتن از غیره جراد کم از حس کم از دست بک دو دست بک یعنی چه بجم دلوا دا اول از بم پاشن دکدی شتێک سەیرێکی ئەو ڕسمەی بکە و بزانت چیت هەیە بۆی و کۆمنتی خۆت بێژە بڵا ئەس نامام ئیسماعیل چ بوو خودێک يلا تشنينا شوي ليقر بصار بيتو شو اللي ضافتنا لا زام تصل بيجي بوي منو كبرية بيتوتي انه بحث كري چی گوت نجي خريبة باش ليقر بابا طال بيتو نوین خان
چەندە بێ ئەمری خۆی کردو؟ پیاز کلی نزاک تقریبا ساڵ و تشتێک ئەگەر خەلەت نەبم ساڵێک و تقریبا چەند مانگێک ئۆکی تا پیرا من گەلک حەشمت کرد ئۆکی بسمام ئەم میوانێت لێ ناوێت تۆش نەگری تۆش مەگری دەی نۆرمالە تۆ کەسێکت خۆش دەوێ ینی کەسێکی عەزیزەی خۆ ئەکید وایە ئەکید ینی بۆ مرۆڤێک کە شایانی ئەوەیە زیاد لە حەد خۆشی لێ گرێدای ویە بالضبط ئەو مرۆڤێنات نەکەتە گریاوی چە هەست نینن ڕاستە بەری بێنە ینی وێرە بادینیمیش باش نیە توا بوو نەنە باشە باز دەمێت تێبگەم بەڕاستی ینی دەڵێ زۆر بیری داپیری خۆی دەکرد ئۆکی تەنانەت ناویشیێنەوە باسی کردو ئۆکی باش تەواو بێنە بدە بە من نابێت لەم بێت ئەی باشە ئەو دیاری من بۆ تۆ بەس سەیر نەکە ئۆکەی چت بێژیوی ئینشەڵڵا جێوەی گەلەگەلێکی خۆشە و ئەو ڕاستە ژی شێرەژەم بوو کەسێکە گەلەگەلەکە عەزیز بوو دەف من و نەبەس دەف من دەف ینی هەندی ئێکل ماڵە me بنە ماڵە me هەمیە دا پیرا من گەلەکە عەزیز بوو دەف خەرا و ئەو چ جۆرەش دلێ من هاتە دەرێ و ئینشەڵڵا جێوەی گەلێکی خۆشە ئینشاءڵڵا بەری چەندێکی من خەونە داد بوو ئەزی بزی ینی دەعاتگەم بێژم ئینشەڵڵا بهێتە خەونە من هەندی ئەسیۆژە خەریب بووین باش تەواو ئۆکەی بەس بۆ تۆ وا بوو یان بۆ هەموو ینی نەوەکان وا بوو بۆ هەمیە باش بوو خڕ بەس تۆ زۆر برادەر بووی لەگەڵی زۆنی یعنی ماشەڵڵا ئەم گەلێک نەڤینە بەس گەلێک حەشمت گرم ئەکید دەرەجە ینی هەمی گۆڤەت گوتە من هەمی گۆڤەت گوتە من vînekî çamê dikeng hêbû tê îpraxa çêkem an dilê te çi te çixwarin ve ya nexweş bû ser nexweşiyê xwe ra hemî gov hezra min dikir باش تەمام با لەو مۆزوعە بێنی دەرەوە و ئینشاڵڵا جێگا و مەکانی بەهەش بێ هەمی مریە ڕۆمانسیە باشە نڤین بێتاقەت بێت تۆ چ دەکەی بۆی مەسەن لەو کاتانە زیاتر هەز دەکەی مەسەن فکر لەوەی دەکەی و کە دڵی بە چ خۆشە بۆی بکەی یان بە چ شتێک ڕیلاکسی دەکەی و ئارامی دەکەی خودێ هەر تشتێ وەکی بژن کوبینتە سەرواز شەریکە هەز بوو بەس حەش خۆرنێ خۆر نەگرت شرینیە شتێکی بدەلێوێ نوکە چ بکەین بۆی بچی پاقلاوە بێنی شتێکی بۆتا خود ناخۆ کرد باشە ئینشاڵڵا جگا و مەکانی بەحەش بێت و عمری درێژی بۆیەوە بەجێش بێت و کۆتا خەمی ژیانتان تەلەفۆنێت کات جواب دەم ئەلۆ بابا سەرچەوە بابا چیت دکەی ڕقەمێ برادەرێکی ئازا پرسیارێکی شتەکەم ئەرێ من کارت نەبوو بوو تە بکەم من کە دە پرسیارێکی شتەکەم تۆ حەشمتگەی گەلێک و پرسیارێکە دێ توێش من ڕازی گەلێک بەڵام منت خۆشتەیە خوشکەکان و تو پتر حەشمتگەی ئەمڤژینێ دکە بژەمە ئەس گەلێک حەشتت بڵە بابا بەلێ دەهێنەوە بەس دەبژمەتە ئەس گەلێک حەشتت کەم و حتا ئەس بێنەگۆدی تەلەفۆناتت کەم سەرچۆ بابا مام حەسەن باش چی گوت تێنەگەیشتم سەوت کەم بوو ئەو گوتی ئەس گەلێک حەشتت کەم ئۆکەی و گوت ئەس حەشوە هەردوو کۆت کەم هین هەردوو گوت و بۆ پرسیارە من ئیساس دەزانێ و سوودە تەلەفۆنی سۆرای مام ئیسماعیلە باشە نقطە زۆحفی ڕامانی چییە؟
پێی تووڕە بێ ئیزعاج بێ وەکی ئەس بێنتاین دبم گەلێک عەسەبی بیت عەسەبی دەبێت زوو ساڕ دەبێتەوە گەل من زانێ بۆچی ئەس شووە مرۆڤ شێریش دەگە ژنەکەی زوو ساڕ دەبێت هەکە ئەس گەلوی ناغمە گەل من ناغڤیتەوە عینادەوەکی من باش هەندێک ناو بۆ تۆ دەبێژم ناوی گۆرانی بێژ مەسەڵەن تو دەبێژی تۆ ینی دەبێ یەک نەفەر هەڵبژێری ئۆکەی بزانین هەتا کۆتایی کی دەمێنێ تەمام عەبدولقاهەر زاخۆی یان حەسەن شەریف هەردوو ئەستۆڕەتێک بدەن ینی طبعا تۆ یەکی کات گەلێکی دی نا بۆ بڕگەکە قورسە بزانم کامیان هەڵدەبژێری خودی هەردوو لەف من گەلێک تایبەتن هەردوو مامۆستا و قوتابخانەنە ینی توزانی دەزانم هەردوو چێن بەس ئەڤە هەردوو بچێنەوە بیت ئەڤە بتنێ نا بتنێ دەبێت نەفەرێک هەڵبژێری یان مامۆستا عەبدولقاهەر یان مامۆستا حەسەن شەریف عەبدولقاهەر زاخۆ ji ber ku me konta jî gelek hev باش عەبدولقاهەر زاخۆی یان هەڤاڵ ئیبراهیم هەڤاڵ ئیبراهیم yani hesabke Dilê birayek yadigar min erê wala taban هەڤاڵ ئیبراهیم و silav birêzit min bûy do dilê kesê nemînî dest xwe dilê kesê namînim عەبدولقاهەر زاخۆی یان هەڤاڵ ئیبراهیم هەڤاڵ ئیبراهیم باش هەڤاڵ ئیبراهیم یان بڵند ئیبراهیم خودی هەردوو لەف من gelek taybet دەزانم خودێ دەزانم ji ber ku kuntaka min gel هەڤاڵ ئیبراهیمی gelek ya quwet ez tê her bêjim هەڤاڵ ئیبراهیم هەڤاڵ ئیبراهیم هەڤاڵ ئیبراهیم ئەوجا زین تشتێکەیە ینی لێرە تۆ کەیفی خۆتە هاوڕێتی هەڵدەبژێری دەنگخۆشی هەڵدەبژێری هونەر هەڵدەبژێری کەیفی خۆت ئۆکەی ئۆکەی هەڤاڵ ئیبراهیم یان ئەیوب عەلی ئەیوب شی ئەستوڕە بەس ez gel stronê هەڤاڵ ئیبراهیمی yê mezin bûyim û ji ber hêndê nûkê jî wek birayek yad gel min û înşallah li nêzik em ê çend şûlek jî belkî têk ve bikin sprayzeka can dê çêkin ez bêjim li def me xwe heval dîsanet heval bila heval İbrahim heval İbrahim ya Herdî Selamî Silav rêz û Herdî Selamî jî taban Herdî Selamî jî stylekê gelekê can çêkir kesekê gelekê zîreke hem peyvê xwe awazê xwe û gotina şêwazê stranê xwe Mamosta heval İbrahim gelek gelme hat bila dilê herdî jî nemînî çiqu min xwe mehtac kiriye stranekê Herdî Selamî yani min maslahat ya başa heval İbrahim yan Vagir ما جماعت gelek gotin ez dê bêjim Vagir Tehsîn Vagir Tehsîn yan hêja Micaba me sonra vallahi Vagir şmacısına bit hêja hêja de her du pêk min dilê keş wan emîn yani li kotaya êsta hêja mawa hêja tamam baş zor spas te jî spas با بچین لای برگەی هێدفۆن هێدفۆن ئۆکی باشە هێدفۆن بلا لەسەر بۆ کی بێت هێدفۆن نیجا چۆوەیە بەرگاتەوە چۆوە باش هێدفۆن با بۆ ڕامانی بێت من چ گۆتەتە بۆی بێژە ئەویش خۆی و ئیحساسی خۆی تەمام درسته توصف خوشترون بر نه بس هندك تشتت يعني تو صنابن كو اسناشن بجم چونكي تو من هیچ شتێکی غەڵەتم کردووە تا ئێستا زۆر جوانی پرایڤەت نوکە حتا نوکە نه بس برین گتت کرین ا پروگرام برین نوکە تا تا صندی ماری مار نوکە مار نییە نوکە تمساحە دەست پێ بکەین باش اینجا خۆشەویستان بڕگەی هێدفۆنمان هەیە بزانین لە تاقیکردنەوەکە دەردەچیە ئەو پرسیارانی کە خاتونی ڤین لە ڕامانی دەکات یان نە حازری بڵێ عاشقی منی تو حەشمتکەی ئەو چییە ئەنۆ مەهۆژنینەوە
سەیری کرد تو ئەوها نا باچ بێژە نانە نۆ سەیری کرد بە لێپسن تێمەگە باشە خواردنی منت پێخۆشە تو حەش خۆرنامەتکەی زوو جواب دۆ تو حەش خۆرنامەتکەی تو حەش خۆرنامەتکەی کو بجاوه تو حەش خۆرنامەتکەی نا تەواو دەست خۆش ژیانکردن لەگەڵ من خۆشە تو حەش ژیانات گەلمتکەی تو حەش ژیانات گەلمتکەی ویتول مناگری مهاجرینی نه نزانم چیه دەی زوو نابێت هاژە هەبی دەی زوو ئایان نا پەشیمانی لە هاوسەرگیریکردن لەگەڵ من توێ پەشیمانی کو تو دگەل من خودی مهاجرین نه خودی ڕقل لە منە کەربێت دەشمەڤەت بن چییە ئایان نا نه ئەوە چ ئەو نا نه ئۆکەی ژنی دووەم دێنی لە من دەدا خودی بێژی تا پایزش پرۆگرام نابێ بەدڵکە بەدڵ بزان ئەحساسی بزانە چت بێژی نابێ بەدڵ بەقز بە سوعبەش حەز ناکە بزانە چت بێژی باشە پاشی بێژە. بەدڵ دەکەین دژنا دوێینی توری مناگه یعنی ناوەڵڵە نه ببوره اگر شتاگه خلال آن درسته دەی نیکەش بەدڵکەم نه نابێت خەسوود خۆش دەوێ تو حەش خەسیا خودکەی اثر سعدگمه و شما داری میکرد و شو لگا واجوی چه نه نگوی خو نەداوێت تەشناوە چکو اوه دون السرک بون اوه بلا ابیتن اگه خلال بید جی ببوره من ناشیژنم ناشرینیانی نەجوانم ئەسیا کرێتم ها ئەسیا کرێتم نا نا زوو نه نه اخي تفرج بلا بيش تادي معاه وانا خلاص ئەسیا کرێتم بێژە ماشڵە بەحسە خودت بيت هەر مناگری باشە لە اگه ژنی دووەم هەر خلال باشە لە ژنی ناشریمی باشە یان ژنی دووەم بێنی وڵا ناشرین بيت مناگری وەڵڵا اگه خلال بيت مناگری ئۆکەی کچی برادرت زۆرە چە یعنی هەواڵی کچت زۆرە نینە مشکلەکە دەزانم نینە بزانە جواب ئەحساسیوی تا هەواڵێتکە چانە نو ها نو وای ترساندووە درسته خیانەت لە من کردووە تا خیانەت المەکریە خدي توی فطناچی تو خوش لگا خیرینوین یا ماده خرابشم نه نه باتاشە سۆرانی مام ئیسماعیل بەس پێشکەشکار نییە بزان دەبێژە چی ئایان نا بێژە سۆرانی مام ئیسماعیل بەس پێشکەشکار نییە سۆرانی مام ئیسماعیل بەس پێشکەشکار نینە احو اوه چه بود جریده بود ها بس دوباره که یعنی دو راستی سگه گلگا ملافظاته داره بس شب. لافظه بەدڵکە نا سۆرانی مام ئیسماعیل بەس پێشکەشکار نینە نزا چه گفت نو نزا چه گفت نو نو چییە یعنی یعنی نه نه. نخیر ما نه بله و نخیر باشە تەوا آخر پرسیار ئەوەیە هچه که درستی جودم دلیوینین نه ئۆکەی نانەتەوە دوودان هەر بەدڵی من بوو ئۆکەی درۆل لەگەڵ کردوم تا دراول مەکرینە نو حەبینووی خواردووە نە اینجا خۆشەویستان دەچینە سەر بڕگەی بەڵێ و نەخێر نکه برگادی چاو وەڵڵی زۆر خراپ بوو بەڕاستی زۆر دلیده نه تاگیره بە ئەحساس و ینی بە هەموو شتێک زۆر تۆ لە نەبینی دەترسی تۆ چ لە تۆ بوشی به احساس با واجه ترس ها احساست حەشمەکە منوی که لا وەڵڵا الله داش خیره پشتی پرۆگرام خۆت ببینە زانت تا چ كما کردی نعم. كان خالتي ما خالت كده نا بەس دەگوتم تۆ کرێتیڤ چۆن چە مين انا ها هیچ نییە وەڵڵا یعنی لە ژنی دووەم باشتر على بوو جرى ئەگەر گوتبای ژنی دووەم دێنم تۆ چت دەکرد خودت عاجز بوو
هەر بەڕاستی عاجز بوو آره والله داشت دل عاجز بودم تا دەوەکە قسەت نەدەکرد نه نشد حتی بە دەرگەیدا باش ئەگەر مەسەڵەن شەڕێک بەیەکەوە بکەن مەسەڵەن بەچی ئاشتی دەکەیەوە هم از توی گفته آشت بودم خودی آدم نازکه راستی از هیچ عاجز بودم از بهش ببوره ئەی ئەو مەسەڵەن ئەو تۆ عاجزکە تۆ بەچی ئاش دەبیەوە اما سر آش مثل نبود والله والله باش گرانترین دیاری کە بۆ نێڤینت کردەوە چ دیارێک بوو تۆ نەکرێت ئاسی هەین تۆ لە پیاوە کەچەڵەکەش بە ئەوەتری ینی شقا بوو شوقە بوو ئۆک باش ئەی تۆ بە نەرخترین دیاری چیت بۆ کڕیەوە چه بود؟ پۆرتۆزێڕی چی شد؟ ها پارچه گازری بود بای چەند بوو؟ مادی بیجی نه اسبه نابشم باش زێر بوو ئۆکەی حەزی لە چ دیارێکە نێڤین؟ خودی تکێتە تاڕە هەموو بەس ختمەکە الجەوازێ بە مەزنترین دیواریە ئەی سەفەر؟ بەس سەفەر؟ ساڵی چەند سەفەر دەکەن؟ خودی سوڕۆن مە بەرنوکە گەلێک تێرن بەس نوکە نسبەتی شولی پیچاکێت تەخیر بوون کەفتێ تقریبا ئەگەر چ نەبیتن 4 سەفەرێک باش بە بەڵێ و نەخێر جواب دەنەوە تەواو باشە بەس ینی شتێک مەکەن ینی عەتف و نازانم چی و حەق چییە جواب دەوە باش ئۆکەی نێڤین لە ڕامان بەناوبانگترە بەڵێ یان نەخێر بەڵێ نەخێر اما یعنی ڕوونکردنەوە مەدە هیچ بەڵێ نەخێر ئەوە ینی ئەوە جوابە باش ڕامان لە نێڤین جوانترە نخیر باش ئافرین نه بس هم هر دو جانین کشمش کسی لێ نەنووستا هەردووکمان جوانیم تو نەخێر نه یعنی شما جوانتر نیست ڕوونکردنەوە مەدە بێ زەحمەت نێڤین پارەی زۆرترە لە ڕامان نەخێر ئەی ڕامان پارەی زۆرتر لە نێڤین که پاره پتر هنه؟ پاره من هر دو کاندی یکن شکیت من هر دو که یکن نینه اوه پاره من اوه پاره تا اوه شقا من اوه ساره تا یعنی یک دقیقه فرق جدای نینه ما پاره نینه من گرتی یه من و اوه تا خریتا دەڵێ ئەو ڤیدیۆیەکە بۆ کچەکەمە پارە نینە مشکیبە بینی ئۆکەی نڤین بە وەفاترە لە ڕامان بەڵێ تا یعنی تۆ بە وەفاتری لێو یعنی بوو من وانە بوو من لە تۆ بە وەفاترە بۆ تۆ نا لە تۆ زیاتر بە وەفات ڕامان بەس ئەس پتر چت بێژن لە بادینی ینی ئەمە دەبێژین ڕەزی لەنگۆ دەبێژن خنس قەلس ڕامان لە نێڤین قەلسترە لە نیڤین ئەی خۆ لە مامی ئیسماعیل نا قەلسترە از نه قلسم چینکی نه قلسم بس از نشم بشم نه دقیق ستوپا گلی دا اوید برافت نگی چیکار بلا تو نه قلسی بس یعنی ڕوونکردنەوەی مەدەن لە ناو سار کە چنەوە ماڵە ڕوونکردنەوەی بدەن باشە هەواداری نڤین زیاترە لە ڕامان خودێ بینەر ئەس تێنەگەشتم چاوە ئەس دێ بۆ خێزانی خۆتە نۆرماڵە بۆ خێزانی خۆتە بێژە بەلێ ئەگە تو دەفشەوە ناڵی نەخێت بەخۆیت شەڕت لەگەڵ دەکە حتا شێخان زانی سۆران ئەس دەوێ ڕوونکردنێرە بۆچی نوکە هەرێکیش مەجاڵێکی جدای هەیە شێدی بزەبێت یعنی نوکە نە مەسەلە نوکە بینەرێت من ئینستاگرامی و سنەپیدا و باشول و مولادانە درامانی بارەپتر یوتیوبی دانە یعنی چینکی شولێ ویستران گوتنە و بەرهەمە يعني او يوتيوب ده بالافت كات اكيد انه كاسترانه في بتري 2 مليون و 3 مليون اديتين اكيد يعني شو لمن يوتيوب نينا راستش يعني مثلا داك فيديو تاعين يوتيوب ده بس
او فيديوهات من نوع که وان ویدیو نمید نوا اکانتت من سوشال دابونه من سناب چاتی و اینستاگرام بلکه ویدیوت من سناب چاتی دیگه نه 500,000 یت اینستاگرام دیگه نه میلیونه که بس بلکه من یوتیوب من خوی شخصی ولی نهاد بیدم بس ترامانی دیگهش نه یعنی بینرد نه جک جدا نبود چی چنگی شوله می جک جدایه اوی شوله خوی تایبته همونی خوی تایبته یا من یا گرنگ اوه یوتیوب بینری من یوتیوبیا یا تجیکیه دیاس باش لکوتایی گۆرانێکمان پێشکەشکە بەس نەبێژی کۆندە گۆرامی قورگی من تاوە نە تەواوە ئۆکێ وجا بۆ خەڵک دەبێژی بۆ بینەرەکانت یان بۆ بە تایبەت نوین دەبێت مایک بۆ نیڤینێک و دێکێ بۆ بینەرەشی بێشمانە تەمام ئەس هاتم تا خێوە چاوێ ملتەیە و چکراسێ سۆرێ جان یل بەژناتەیە ئەس هاتم تا خێوە چاوێ ملتەیە و چکراسێ سۆرێ جان یل بەژناتەیە بن چاو و بریارە تەل من مەیزە کێروەی تەگاور بابێ نازداری المکر نیڤەک ڕحێ من چوو نیڤا دیلباوێ وەڵەز بیبینەشێم من هەدارنایێ نیڤەک ڕحێ من چوو نیڤا دیلباوێ وەڵەز بیبینەشێم من هەدارنایێ تو سۆزادە دیەم من دیساڤەن نایێ تەسهار و دین کرم بردم دنیای تو سوزاد دیم من دیساون نای تسهار و دین کرم بردم دنیای ای دست خوش صحت خوش زور سپاس باشا نوین تو دنگت خوشه؟ دنگ من خوشه نه قد والله قد گۆرانی شتت گوتیه؟ من گوتیم برینو که بس نه او بو زاروک او هیچ بس نه من از گروپی موزیک دابم یک کورال از گروپ با موزیک دابم من روسیا جی دازم روسیا نه بچه اساسانا بهشم سورا والا خوش مفکر نه بیشی ویدیلا گروپی والله هي جروبي لبشتي دا وسطي اوكي داستان خوش به زور سپاس زور سپاس بو ایوا زور سپاس بو کمپانی بی جی تی که سپانسری پروگرامی خودم خود بو والله من امتیارەکەم تەواو بەڕاستی هیچ دەدانەمە ترۆپیا و ئەمتیارمان ئەمڕۆ لەسەر مێزدا نابوو دەستان خۆش بێ ئەمتیارەکانیشمان بۆ میوانەکان داناوە شیرەکە 100% سروشتە اینجا زۆر بەتامە لە هەماکادا ترۆپیا دڵنیام ڕۆژانە دەیخۆنەوە تاقی دەکەنەوە دووبارە سوپاس بۆ بیژیتی بەرەمەکانیان تەندروستە خۆشە بەتامە بە لەزەتە و بڕاندا ئێوەش بەیوان تاقیکەنەوە سوپاس بۆ خاتونێڤین سوپاس بۆ کاک باز بوده جی و دست تا خوش بن چون بو پروگرام زور جوان بو گلک خوش بو کسی که زیرکی فعلا یعنی شوله تا اوه زور سپاس کسی که شجی سوران یعنی اجدل مروف وقتی بجن برکویت مروف الپروگرام تا هم هاده بید اگر تو بزانی جاز گلکی که من همین پروگرام زور سپاس لگوری خوتان زور سپاس ممنونم ایو گورن کوتا پرسیارم اوه رامان ایو نماله نمالی بابی خوتان چند نفرن چند نفر دمی تعلیق یکتر هشت آن حفظ امتنی اون کاملا لو که هم هر المالا بابا یو نه باز مالی بابی خود چند نفرن یعنی چند خوشکو بران چند خوشکو بران نه پنجی پێنج یان دەگەڵ دایک و باوکت حەوت نەفەر پێست پێنج کەس بەناوبانگن لە ماڵتان هەمووی بەناوبانگن ینی هەموو ئەکاونتی تایبەتیان هەیە هەمووی بەناوبانگ بەس دایکی ڕامان نە برای من وەسنا بێ برای سناپێکی دانە دایکی ڕامان ئۆفیشەڵ برای من بچیک ڕاوند 4-5 ساڵەت عەزف کرد موهوب هاوشی پیانو عەزف کرد و گیتار عەزف کرد ساز عەزف کرد ئۆرگ عەزف کردن با روانی جی توت نیاسی با به میجی سلاو رزید من بود دستی ما چیتیم شاعر اگه گل اگه زیره که هند نو داده کسی هند خوب پینا این دادر بس تشتی گل اگه جانبه حوزانه توی اگر تو ببینی هماده بیشید دامن الحمدلله بنامالم هنری نه مام من هر واسا بس جنابی شد هر استران بیجا رند هر واسا استران بیجا ده انشالله پروگرامی کیش انشالله چیت کن گلوی زۆر سپاس بۆ ئێوە ئینشاڵڵا سەرکەوتوو بن ماشەڵڵا عایلێ زۆر سپاس مەمنون دووبارە سڵاو بۆ دایکاتدا
ومام حەسەنیش زۆر سپاس. ئەسڵاغبی. دەستان خۆش بێ سەرکەوتوو بن ئینشاڵڵا تا پرۆگرامێکی تر کوردستان هەر ئاوەدا. ئینشاءڵڵا. پرۆگرامی خۆم و خۆت بە سپۆنسەری BGT، داما، هۆتێل ڤان ڕۆیاڵ پێشکەش کرا.